لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆز. کاردانەوەکان بۆ دەستگیرکردنی ئیمامۆغڵو ئەکرەم ئیمامۆغڵو هەشتان بەردەوامە. ڕاستیەکەی پرسەکان خەریکە زیاتر هەڵەکشێن. ئەمڕۆ شاندی دەمپارتی یەکێک لە هاوسەرۆکەکانی حاتیمە غوڵاری دوو بۆ ئیستانبول، لەوێ سەردانی شارەوانی ئیستانبوڵی کرد، گەورە شارەوانی لەلایەن ئۆزگور ئۆزال پێشوازی لێکرا، سەرۆکی جەهەپەیە. کۆبوونەوە دواتر کۆنفرانسی ڕۆژنامەوانیشیان کرد، بە دڵنیاییەوە هەردووکیان قسەیان لەبارەیەم پرسەوە کرد. ئەوەی جێی سەرنج بوو سەرۆکەکەی جەهەپە وتی ئێمە ئەزانین ئەو هەڵپەڕین و خۆشی دەربڕینەی لە باکووری کوردستان و تورکیا کوردان ئەیکەن هیچ پەیوەندیکی بە دڵخۆشی ئەوە نییە کە ئیمامۆغڵو دەستگیر کراوە. نەخێر ئەو پەیوەندی با پرسی پێشوازیکردن لە ساڵی نوێی کوردیەوە هەیە و جۆرێک لە وابەستەی هەیە بە ئازادیەوە و هەچ کەسێکیش ئاوا بڵێ ئێمە بە دڵنیاییەوە دەزانین وانە دەم پارتی بێگومان جەهەپەوتی خۆپشاندان بەردەوامە بێ، گردنۆت بەردەوامە بێ، ئەمانوێت تەنها جەهەپە نە، ئەوانەی دیکەش دەنگدەری پارتەکانی دیکە هاوڵاتیانی دیکەش بەگشتی بێن لەگەڵمانە بن. دەم پارتی بە دڵنیاییەوە لە زاری هاوسەرۆکەکەی بە هەمان شێوە وتی ئێمە دژی ئەم دەستگیرکردنەین و ئەزمونمان هەیە لەگەڵیا قەیومکردنی شارەوانیەکانی باکووری کوردستان هەمان پرۆسێ ئەوەی لە ئیستانبول دووبارە بێتەوە، بۆیە ئێمە لی تێگەین و دەمێکە دژی بووین. بۆیە جۆرێک لە هاودەنگی لە نێوان دەمپارتی و لەگەڵ جەهەپەیە هەیە بە دڵنیاییەوە. قسەکە ئەوەیە ئەلتەرناتیڤەکانی بەردەم جەهەپە چین ڕاستیەکەی ئەگەر پێشتر کورد قودرەتێکی دیاریکراوی نەبوو بێ بۆ ڕەتکردنەوەی ئەم جۆرە با بڵێن هەنگاوانەی دەوڵەت ئاک پارتی ئەردۆغان بەرامبەر بە دەم پارتی یان پێشتر هەدەپەوانەی دیکەش، بەڵام ئێستا قسە لەسەر جەهەپەی ڕاستیەکەی ئەکرێوەکو ڕۆحی دەوڵەتی تورکی باسی بکەین. بۆیە قودرەتێکی دیاریکراوی جەهەپە هەیە بۆ ڕەتکردنەوەی هەموو ئەوەی کە ڕووی داوە و جۆرێک لە پیشاندانی بربەرەکانی وەستانەوە بەرامبەر بە بڕیارەکە ئەتوانێت شتێکی دیاریکراو بۆ ئیمام ئۆغڵۆ بکە. ئەمە لە کاتێکە ڕاستێکی قسەی دیاریکراو لەسەرەوە هەیە کە پێدەچێن پرسە بەشێک لە جەهەپە خۆشی زۆر پێیان ناخۆش نەبێ. بەهەرحاڵ هەموو ئەم پێشهاتانەی ڕوویان داوە لە کاتێکان کە گفتوگۆی ئاشتیش یان گفتوگۆ لەگەڵ ئیمرالیا لە ئارادا بوو وە سبەینێ پامێکی دیکەی بەڕێزۆ جەلان ئەبڵاو جەلان بڵاو بێتەوە کە پامی دووەمێتی بە دڵنیاییەوە و پرۆسی گفتوگۆکان بە دیاریکراوی هەنگاوی دیاریکراویان بڕیوە، بەڵام ئەم پێشهاتە نوێیە ئەکرێ کاریگەریەکی دیاریکراو لەسەر پرۆسەکە بەجێ بهێڵێ، چونکە تا ئێستا ئەوەی هەڵوێستی کووردە سەر بەوەیە کە ڕەتی بکاتەوە. ئەم هەنگاوی پێخۆش نییە، بەڵام پێدەچێ پرۆسە گفتوگۆکە وەکو شتێکی استراتیژیکتر پرسێکی استراتیژی تر مامەڵی لەگەڵا بکرێت. جا ئەمە بەچۆگە ئەمە هەمووی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم. مەسعود عەبدولخالقم لەگەڵا بێ، سەرۆکی یان خاون ئیمتیازی دامەزراوەی ستاندەردە، ڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان، و ئەبێ سینان چیفتیورێکیشم لەگەڵا بێ، پەرلەمانتاری دەمپارتیە لە باکووری کوردستانەوە، پێم وابێ لەوانەوە لەگەڵما بێ، بەڵام هێشتان بەردەست نەبووە. کەی بەردەست بوو گفتوگۆکە لەگەڵ ئەویشا بە دڵنیایی دەست پێ یەکەم. کاک مەسعود سڵاوت لێ بێ، هیوادارم زۆر باش بی، بەخێر بێی بۆ زووم. حقیقت من و تۆ چەند ڕۆژە لەمەوە پێشڕێکەوت بووینە سەرەوەی پرسێکی دیاریکراو تاوتێ بکەین، بەڵام ئەم پێشهاتە ئیتروای کرد ناچارین باسی تورکیا و باکووری کوردستان بکەین. ئەردۆغان بۆ ئەم کاری لەگەڵ ئیمامۆغڵو کرد، ئەتوانی پێم بڵێ؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، نەورۆز لە جەنابتان و لە زووم و لە خەڵکی کوردستان لە ئێوەش وەڵاهی ئەردۆغان هەر ئەوەی لەگەر ئیمام ئۆغڵۆ نەکردیا
پێشتر بە هەمان شێوە لەگەر پیاوێکی نازدار وەکو فەتحوڵڵا گولن وای کرد زۆر غەدر و زوڵمەی گەورەی لێکرد بەداخەوە ئەدەبابی ئەهلی دین لەسەر ئەو غەدرەی بەجواب بێن لەسەر ئەو زوڵمەی بەجواب بێن ئەو جارە لەگەڵ هاوڕێیەکانی خۆی عەبدوڵڵا گوڵ و کۆمەڵێک لەو ڕەفیقا باش باشانەی لەگەر ئەوانیش وای کرد و ئێستاش لەگە ئیمام ئۆغڵو و بەردەوامیش لەگە کورد ڕاستی هەمان ڕەفتاری هەیە کەواتە بەرەیەکی فراوانی لە ناو تورکیا دش بە خۆی دروست کردیە ئەروەها زروفی نێودەوڵەتیەکەی زروفی ئیقلیمیەکەی و زروفی ناوەخۆی تورکیای هەر سێرەکیان ئێستا زۆر لەبار نییە لە بۆ ئەو نەزەریەی کە بەڕێز ئەردۆغان لەسەری دەڕوایان ئاکپارتی لەسەری دەڕوا لە جیهاندا راپۆرتی خراپی لەسەر دێ لەسەر ئاستی ئیقلیمی کۆمەڵک لە ناو کۆمەڵێک کێشەدایە کە مەستروفی زۆرە ئاخیر سەنگەر سووریایەکە و بە سەرکەوتنی دەزانی ئەگەری هەیە سەرکەوتن نەبی ئێستا تەوەری ئیسرائیل خەلیج زۆر بە قووەت بووە لە شەرق الئەوسەط ئەوانیش بەرامبەر تورکیاینە تورکیا تەنها یەک دەوڵەتی لەگەرایش قەتەرە قەتەریش لە کۆتاییدا ئەمریکا قسەی ئەخیری لەگەر بکە لەگە تورکیا نامینێ ڕاستە تورکیاش لە ناتۆیە بەڵام ئەندامەتی تورکیا لە ناتۆ زۆر پێی مرتەحنی نەکەواتە لە بارودۆخەکی زۆر باش نییە تورکیا لەبە هەندێش باری ئابووری تێگڕۆخاوە لیرەی تێگڕۆخاوە باری کۆمەڵایەتی ناڕەزایی لە تورکیا گەلەک زۆرە لەو دەمەش دەستی لە بۆ ئەو هەنگاوی برد هەز دەکەم لە شێوەی چۆن سەدام ئاخیر جار دەستی لە بۆ پرسی کوێت بر زۆر ناحەکیمانە بوو بەڕێی من ئەو هەنگاوی دوێنەی بەڕێز سەرۆک کۆمار زۆر ناحەکیمان چکە توهمەکەش زۆر نامەعقولە یەکیان لەسەر شەهادەیە زۆر کۆنە مەوزوعەکە دووەم تیرۆر و پرسی ئەوەی ئیمام ئۆغڵو پەیوەندی با پەکەکە و ئەوە هەبی لە لای شارعی تورکیا ئەوە قبول نییە لەبەر هەندێک ڕەتفعلەکە بینیمان زۆر بوو لە هەموو شارەکان خۆپیشاندان بوو ئەو خۆپیشاندانەنا بڕێی مناوە ناوە زیندوو دەبتەوە و باری تورکیا کەوتە دۆخێکی تازە باش من ڕاستیەکەی دێمە سەرەوەی ئەکرێ کاردانەوەی شەقام و کاردانە و سیاسیەکانیش بە دڵنیایی بەرەوچۆ بڕوە بەڵام وتت ئەمەی لەگەڵ فەتحوڵڵا گولەن کرد کە کەساتیەکی ئاینی بوو و پێدەچێ زۆر گرفت نەبوو بێ بۆ ئەردۆغان لە بەرەوەی خۆشی پاشخانێکی ئاینی هەیە و بۆ ئەوانەی ئیماندار بوون یعنی لە دەستدانی ئیمان نارێ بەرامبەر بە ئیمان نارێکی دیکە لەو چێ زۆر گرفت نەبێ بۆ هاوڕەکانی دیکەی لە ئاکپارتیش لە دەستدانی سەرکردەیەکی ئاکپارتی کێشە نییە چونکە هێشتان با بڵێن تۆپی سەرکردایەتی ئاکپارتی هەرماوە وە خۆی ئەم ئیشاکە بەڵام کاتێک قسە دێتە سەر جەهەپە ئەگەر لێم قبول بکەی من ناوی بنێم ڕۆحی دەوڵەتی تورکی یان باوکی پارتەکانی تورکیا حیزبەکانی تورکیا ئەمە لەوە چێ بە دڵنیاییەوە قسەیەکی دیکە بێت چیرۆکێکی دیکە بێ وایە؟ بە تاکید زۆر جوان شێکردەوە ڕەنگە پێویست بە من نەکە بە خۆت زۆر جوان شێکردەوە ئەوانەی پێشووتر زۆر جیایە ڕەنگە حتا کاردانەوەی دەولیش ینی من لە دوێنێەوە سەرۆکی ئەڵمانیا لە فەڕەنسا یەکێتی ئەوروپا هەموو کاردانەوەیان هەبوو بە سەلبی بەرامبەر تورکیا بە هەنگاوەکی خراپیان هەژمار کرد بە تاکید ئەوە وەکوورەی هێڵەکی سوورە هێڵەکی زۆر سووریش نەبی سووری تایە کار دەستی ڕەنگە ئەوەی پێشووتر کە وەسفت کرد بەو دەرەجە هێڵ و سوور نەبن بەناوە خۆ حیسابکرابی بەڵام ئەوە کاریگەری دەبی بەڕێی من کەوتنە دۆخەکی نوێ ئەم لەبەرچی باسم کرد تورکیا هاتە قۆناغەکی نوێ و کوردیش دەبی زۆر بە جوانی ئیش بکە دەزانی مە دەبی ئاگادار بین ئەو دەڕۆژ پازدە ڕۆژەی کە بەڕێز ئۆجەلان ئەو پەیامی بڵاوکرۆ تێگەیشتین ئەو جارە هیچ وەکو برەی لبسەکمان نەمایە یعنی کێشەیەک نییە لە پێش چاومان کە تورکیا ئاشتی ناوێ ئەم وای وەسفەکەم کورد تەسلیم بووە بەڵام تورکیا تەسلیم بوونیشی قبول نییە ینی نازانی ئەلی چێ خلاص یعنی ئێستا بەڕێز ئۆجەلان سبەینێ پەیامی چیت بی زیاتر لەوەی تەنازل بکەن بەڕێی من دەبێ جارە بڕێک توندی بکە برێکاکەوە تۆپەکە لە ساحەی تووە
ئێمە ئەو هەبوو تەنازولەمان کرد تەنانەت نایلی کۆنگرەیەکیش بکەین ئەنی نایلی خۆمان ئەنی چۆن خۆ تەسلیمکردنەوە بی ئەتوو تیارە و فڕۆکە و درۆنت لەسەربی تا خۆت تەسلیمی چێ بکەیوە یعنی مەجای ئەوەش نادا دوایی شتەش کەشەیە ڕاستی ئاشتی بە دوو لا دەکرێت شەڕ بە یەک لای دەکرێت یەک کەس دەتوانانی شەڕ هەرجستێن لەگە چەند کەسەچی بەڵام پرسی ئاشتی بە یەک کەس ناکرێت ئیلا دەبی هەردوو لا ئەطرافەکانی ئاشتی هەردوو لابی کاتە ئێمە لە قۆناغێک داینە وەکو کورد تێگەیشتینە کە ئاک پارتی نایەتە پێش بە هیچ جۆرێک لەبەر هەندێک وا چاکە ئەو ڕووداوی کە ئێستا هاتە پێش کورد تەعاملێکی زۆر عاقلانەی لەگە بکە بیر لە بەرەیەکی فراوان لە تورکیا بکاتەوە و معنای ئەوەش نییە ئەوە ئاشتی هەڵوەشێنتەوە شان بەشانی ئاشتەکەی ئەو بەرێ بیر لە بەرەکردن و میساق دروستکردن و ئەوانەش بکاتەوە جا من زۆر پێم خۆشە ئەو قسێت کرد کاک مەسعود ئەبولخالق بەشێکی تەوەری ئەم بەرنامەیە هەوڵێم لەسەر ئەمە قسە بکەم و ئەگەر نازانم باشم هێناوە یان ناوم ناوە جۆرێک لە هاوپەیمانی دیموکراسی لە نێوان کورد و بەشێک لە هێزەکانی دیکەی تورک بە تایبەت مەسلەی جاپە بەس پێش ئەوە هەندێک قسەت لەبارەی دەرەوەش کرد نەک ناوخۆ ئەم پرسە ڕەهەندی دەرەکی هەیە یعنی من ئەگەر وا قسەکە بکەم ئەردۆغان هەست بکات هەندێک پرسی دیاریکراوی دەرەکی ماوە ئەبێت تەواویان بکات لەم چەند ساڵی داهاتووە بۆیە ئەبێت لە ناوخۆی تورکیا شتێکی ئاوا بکات بۆ ساڵی 2028 ما بێتەوە وەکو سەرۆکی تورکیا ئەم کردەیە ئەم هەنگاوە ڕەهەندە دەرەکیەکانی چین بە دیاریکراوی زانێ خۆت وەسفەکت کرد گوتت جاپا ڕوحی تورکیایە یعنی وەسفەکەی زۆر نێزیکە کەواتە ئەگەر ئیسرائیلکەمە دەبی کە دەرین دەرەوە ئێستا ترامپ ئیسرائیل بوویتە تاوەرەکی زۆر جودا بمانەوێ نەمانەوێ ئێستا قسەی ئیسرائیل قسەی ئێستای لەگە قسەی ساڵێکی لەوە پێش زۆر جودایە ئێستا ئیسرائیل کە قسە دەکا ڕاستی بە معنە ئەمریکا قسەی کرد بە معنە ناتۆ قسەی کرد بە معنە خەلیج قسەی کرد ئەگەر لێبی هەر ئێستا ئەو عملی کردش بە غەزە دەستی پێکردیە وڵاتانی عەرەبی لەگەرە ڕاستە ئاشکرا نەکرایە بەڵام لەگەرینە چکە پێشەوەی دەست پێ بکە حیسارەکەی عەرەبی لەسەر غەزە دەستی پێ کرد چەند ساعتێک پاشوی ئەو عملیاتانە دەستی پێ کرد یعنی ئێمە تێدەگەین ئەوە چۆنە بەزەوە مەوزوعەکەمان لایەکترە کەواتە ئێستا ئیسرائیل لەبەرچی هاتە ناو سووریای ئەوی شاتە نێزیک دیمەشق بەرامبەر ئەوەی ڕاوەستایە کە تەوەرەکی ئەنقەرە دیمەشق دروست نابی بەرامبەری ئەوە تازە ئیسرائیل دەیەوێ ئەمنیەتی خۆی یان ئەی پێ دەگوترێ ئەمنی قەومی ئیسرائیل چکە ئەمنی قەومی ئیسرائیل ئەمنیەتێکی زۆر تایبەتە دیڕاستەکردنی زۆر تایبەتە وا دەخوازی کە ئەردۆغان ئەوەندە سوڵتە زۆرەی نەبی لەبە هەندێک ئەردۆغانیش ئەوەی تێگەییە کە لە پاش ئەو ئەوەی ئێران کە هیلالەکەی ئەگەر ڕاست ناوی هیلالەکەی تێکچوو ئەو هیلالەی کە عوسمانی بەتەما بوو دروستی بکە هەر لە ئێستاوە ئیسرائیل حسابی لە بۆ دەکا و دەیەوێت لە ناو خۆ لە ناو ماڕی خۆی ینی لە دەرەوە بەرد لە تورکیا نەگری لە ناوەخۆ ئەوەش ئەو حرەکەیە بوو بۆیە من وای دەبینێ دەستبردن لە بۆ ئیمام ئۆغڵو و جاپا هەوەنتە نییە ئەرچی زۆر قورسەبی ئەردۆغان لە داهاتوودا بە مرتاحی ئەو پاروی پێقود نادرێ باش کاک مەسعود هەر بەڕاستی ئەمە ینی ئەردۆغانیش بە دڵنیایی لە ئەگەر هەموو مێژووی سیاسی ئەردۆغان وانە بێ بەڵام بەشێکی باشی مێژووە سیاسیەکەی تا حدێک سیاسێکی پراگماتی بووە توانی وێتی یاری تەنانەت لە نێوان رووسیا و ئەمریکای شابکە بەڵام بەڕاستی ئەم هەنگاوەی ئەم جارەی لە دەوڵەتێکە چێ لە حکوومەتێکە چێ لە دەسەڵاتێکە چێ بترسێ لەوەی پێشهاتەکانی ناوچەکە بگوازرێنەوە بۆ ناو تورکیا هەستەکەی حسابێکی دیاریکراوی بۆ ئەم پرسە کرده بوو نام پێم وانە ئەوە هەبی کە ئەو ڕووداوانەی ناو سووریا بەو شێوازەی بگوازرێتەوە ئەوهانە بەڵام ئەو گۆڕانکاریانەی کە هەیە لێرە بەولاوە بەڕێی من
ئەوەی لە پێش ئیسرائیلە تەمان ئێران و حیزب الله و حەماس و ئیخوان و ئەوانە تەرتوێران بوون لەسەر دەستی ئیسرائیل و جاران ئیسرائیل تەکلیفی لە هێزی هاوپەیمانی دەکرد ئەو شێر ئەو جارە خۆی کردیتی کە خۆی کردیتی لە شەرق ئەوسەد ڕاستی زۆر پاڵەوان دەرچووە ئەمە ئەوجا زاڵمە زاڵمنی ئەوە جودایە ئەمە خوێندنەوەیەک دەکەینەوەی ئێستا وەکو برێ چاوی ئیسرائیل زیاتر بەرە و لای تورکایە لای پرۆژەکانی تورکیای لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە تورکیا دەزانی لە چێڕە وەکو خاڵی لاوازی لە چێ خاڵی لاوازی تورکیا لە جەهاپەیە و لەو لایەش لە دەم پارتی قەندیل حەولیدا یەکی بە پێشی یەکی بێخی پێران نەگەیشت زۆر عاقڵمەند نەبوو زۆر منطقی نەبوو دەنا دەرفەتەکی باش بوو قەزی کوردی چارەسەر بکردا باە ئەوجە دەستی لە بۆ ئەو قەزیە برا عینی بزانانی سەدام حوسێنیش کاتی خۆی کە پەلاماری ئێرانیدا دەبابی قەزەی کورد حەل بکە ئەوجا نەیکرد کە نەیکرد ئاخیری ئەو قەزەی هاتە سەرێ ئێرانی هاتە سەرێ هەر بووە ئەو قەزیات کوێتی هاتە سەرێ هەر قەزیە لەسەر خۆی زیاد کرد هەتا تێچوو تورکیا هەمان ڕێبازی گرتیتە بەر قەزیە لە دوای قەزیەی دێتە سەرێ هەمی تەراکم دەکا تا ئەو ڕادەیە کە لە خۆی گەورەتر دەبێ و ڕەنگە وای لێ بکرێت کە گۆڕانکاری بەسەر بێ باش کاریگەریەکانی چیە بێ کاک مەسعود ئەبولخالق لەسەر ئەم پرۆسەی گفتوگۆ و پرۆسەی ئەگەر ناوی بنین ئاشتی ڕاستیەکەی خاوی ئەکاتەوە خێراتریەکە و لەو نێوەندەشا بە دڵنیاییەوە ئەبێ قسەی دیاری کراو لەسەر کوردیش بکرێ کورد چۆن مامەڵی لەگەڵا بکە پێم وایە خاوی ناکاتەوە بەڵام دەبی بزانین تاکتیکیە یعنی ئێستا تازە نمونەی سەداممان باس کرد سەدام لە کە شەڕی ئێرانی کرد ساڵی 1970 زۆر خراپشکە جا حەولیدا لە ڕێی بەڕێز شێخ عەزەدین حوسێنی و دکتۆر قاسمەوە مفاوەزات لەگە کورد بکە و مفاوەزاتەکەش کردی و زۆری بەخۆی سەرکەوتوو بەڵام لەبۆ کورد گەلە خراپ بوو دەبی ئاگامان لەو تەجروبەیەی بی ئێستا سەرۆک کۆماری تورکیا لە قۆناغێکی سەختدایە ئەگە هەر جۆرە تەنازولێک بکات تاکتیکیە دەبی کورد تێبگا لەوەی باشترین ئیش ئەوەیە کورد بیر لە جەبهەیەک بکاتەوە لەگە مەعارەزە بەڵام میساقێک بنووسی لە ئێستاوە لەبارەی دەستور لەبارەی ئەوی پێدەگوترێ بنیانتەکانی دەوڵەتی تورکیا ئەوان ئەو مافانەی کە دەکەوێتە پێدەگوترێ مافی دەستوری پێدەگوترێ مافی دەوڵەت پێدەگوترێ مافی شعب ئەوانە دەکرێت بنووسرێت لە میساقەکە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو ئاشتی ئێستا دەستی پێوە گرتی ڕەتی نەکاتەوە چونکە ئەگە ئەردۆغان باش بێتە پێش ئاک پارتی باش بێنە پێش ئەوان باشترن بەڵام ئەوە معنایەوە نیە دەست لایەک بەردا و دەسێ دەبی پرۆژەی کورد لە تورکیا هەمەلایەن بی ئەوە زۆر گرنگە ئەگەر ئەو هەمەلایەنە بتوانرێ بکرێ و تەوازنی لە بۆ ڕابگیرێ کاک مەسعود ئەبولخالق ئەگەر کورد وا بێ لە بینی دوو بژاردەی دیاریکراوە بێ بۆ چارەسەرکردنی پرسەکەی قەزیەکەی یەکێکیان ئەردۆغان بێ و ئێستا پرۆژەیەکی دیاریکراوە مەسەلەن ئەردۆغان باخچەلی خەریکن و ئەو بە ڕێزۆجەلانیش بە دڵنیایی پەیامی هەیە بەڵام ئایندەی دەسەڵاتەکەی ئەردۆغان و ئەزانی بە چ شێوەیەکە پێ ناچێت زۆر باش بێر خۆت باست کرد لە بەرامبەر ئێمە ئۆپۆسیۆنێکی تورکیمان هەیە کە ناوماننا ڕۆحی دەوڵەتی تورکی و لەم ئەخیرەشە هەندێک جار قسەی ئەرێنی لەبارەی پرسی کوردەوە کردووە ئەگەر بیان خەیتە سەر تای تەرازویەک ڕاستیەکەی بۆ کورد لە ڕووی استراتیژیەوە ڕووی لە کامیان بێ باشترە بەگشتی ئەمە لە بابڵی 80 ساڵی ڕابردوو لە ئەزمموی بزوتنەوەی ڕزگاری خواست ئێمە هەر خەریکی معارەزە بووینە ئێستا مەسەن ئێستا تێگەیشتین لە عێراق ئێستاوە بەشدارین بەڕاستی گەیشتە قۆناغێکی زۆر باش یعنی هەر بەو مناسبەتەی حەقوی سەرکردەی کورد تێکی نەدا تەمەشای ئەو بەر و ئەو بەرمان کەن تەمەشای ئێران کە تورکیا ینی لایەنەکە سووریا بکە تەنانەت لا مەرکەزیەتیشمان پێڕانە لێرە زۆر وەکوبرەی بەڕاستی وجودمان زۆر بەقوتە تێک نەچی باشە ئەوە بەگشتی بە معنایەوە ئەگەر دەسەڵاتی ئاک پارتی ئەردۆغان
ئەگە بەهەتا بوونایە پێش بەڕاستی من ئەوم پێ باشتر بوو لە هەمویان بەڵام لەو ماوەی دەبینی بە هیچ جۆرێک نهاتە پێش نیە من ئەو قسەش قسەک لەسەر حیزبەکانی کوردستان بکەین کە هەموو بەیانیان دەرکرد و وەکو برێی دەفعی قەندیلیان کرد و ئۆجلانی هێن کرد کە وتارەکی وابی حیزب هەڵوەشێتەوە و چەچی دانیم زۆر باشە ئێستا ئەمە گەر زۆر ورد تەمەشایکەین پرسی ئاشتی پرسێکە ئەسلی ئاینی هەیە یعنی بڕۆ تەورات تەمەشاکە ئینجیل تەمەشاکە قورئان تەمەشاکە لە قورئانی حتا تەنانەت ئین جەنەحوا للسلم فەجنح یعنی دەبی یەک فەشی فای بەکارێنە یعنی ئەگەر بەرامبەرەکەت ئاشتی یەکسەر دەبی ئەتوش ئاشتی بەکە کەواتە وەزعی دووەلی حتا میساقی ئومەم متحیدا کامیلەن لەسەر ئاشتی دامەزرایە واتە حیزبە کوردستانیەکان ئێستا ئەرکەچیان کەوتە سەرشانی يعني هلا قرآنش دوباره دقرين سري باس لو إذا كان طائفة من اقتتلوا يعني دري إن بغى أحد يعني أقل لا كان رازنا والدبيئة تقاتل كواتا حزب تايبتي حزب إسلامي كان كردستان استا رأسا يقي تركيا بقرين بنكاكا أتشرنا أقري ما هم يعني حزب كردستان كان هم حقوية بيان تشهاو بش يعني هبي بين إما لقر آشتي داين بلام تركيا أتو براي إيماي ئێمە ئەوانمان هاندا ئێوە نایەنە سەرخەت دەبی ئەو مووقفە هابی ڕاستەکەی بەداخەوە هەتا ئێستا بێدەنگن یعنی نابی ئەتو بێدەنگ بی مەزلوم پاڵ پێوێنەی تەسلیمی زاڵمی بکەی زاڵم هێشتا وەری نەگری هێشتا قبولی نەکە هێشتا زولمی زیاتر ئەتو هەر بێدەنگ بی ڕاستی وەکو برەی بە ئەرچی ئاینی چه ئەرچی نیشتیمانی لەسەر حیزبەکە کوردستانیەکانە لەسەر ڕەوشەنبیرانە لەسەر هەمومانە کە بەدەنگەچی برند و بێت ترس و بێت دوودڵی برین وڵی تورکیا تو نایکەی لەبەر هەندێ ئەمە دەگەڕێمەوە سەر ئەسڵەکەی تورکیای ئێستا دەوڵەتی تورکیای ئێستا نەهاتە پێش لەبەر هەندێ کورد وا چاکە لە ئێستادا کە ئەو قەزیە هاتە پێش حاولدا ئیمام ئۆغڵۆ نەکەوی حاولدا جەهاپە نەکەوی ئەویش هەبی و بەڵام ئەو ئاشتێش دەست لەو ئاشتێش هەر نەگری نازم واضح يعني رونا كاك مسعود عبدالخالق بەڵام ئەردۆغان جۆرێک لە سارد و سڕی پێوە دیار بوو ڕاستیەکەی بەرامبەر بە پرۆسەکە خۆشە وتت وا دەرەکەوێ ئەمە تاکتیکی بێت جا نازانم ڕاستیەکەی تاکتیکیەکەی لە ئێستا و دەستپێکەیان هەر لە سەرەتاوەکو تاکتیک سەیریە کرد ئەگەر جۆرێک لە پشتگیری و پشتیوانی کورد کە ئەشی بینین ئێستا وایە دەمپارتی لەسەر پرسی ئیمامۆغڵو ڕوونە و پشتگیری بۆ ئیمامۆغڵو پیشانداوە و سەردانی جەهاپەیشی کردووە ئەمە وەکو خاڵێک پیشان نایە ئەردۆغان کە وەکو دەرفەتێک بیقۆزێتەوە بۆ ئەوەی بە شێوک لە شێوەکان لە پرۆسەی گفتوگۆکەش لەگەڵ ئیمرالیا لەگەڵ بەڕێزۆ جەلان ئیتر پاش گەز ببێتەوە شتێکی دیاری کراوە بەرامبەرم پرسەنەکە ئەنی لە ئەخیرا حەزی لە شەڕ بێ پێی وا بێ لە کۆتاییە بە شەڕ ڕەتوانێت پرسەکان یەک لای بکاتەوە ڕاستی وەکو برێ ئەردۆغان و ئاکپارتی هەرچی لە دەستیان هاتووی کردیتیان بەرامبەر کورد و کوردیش لەوەی ئێستا زیاتری پێ ناکرێت کە چەکدانان و هەڵوەشانەوە و تەسلیم بوون و هەرچی تورکیا ویستیتی کردیتی لەوەی زیاتری پێ ناکرێت ئەم لەبەر هەندێ پەیامەکەی بەیانی ئۆجەلانم پێم وایە دەبابی بیگۆڕی سەم لە بە کاک مەسعود بمبورە مامۆستا مەسعود عەبدولخالق ئەکرێت دواتر لەسەر پەیامەکە قسەم بۆ بکەی بمبورە کاک سینانم لەگەڵا بێ سینان چیفتیورەک ئەندامی دەمپارتیە ئێستا حازر بوو گفتوگوی باشمان کرد دێمە وەلات بە دڵنیاییەوە لەسەر پەیامەکەی بەڕێزۆ جەلان قسە ئەکەینەوە هەڤاڵ سینان سلااوت لێبێ هیوادارم زۆر باش بی بەخێر بی بۆ زوو باش سپاس مەمنون تۆ پێم بڵێ ئەردۆغان بۆ ئەم کاری لەگەڵ ئیمام ئۆغڵۆ کرد دیارە لی ئەترسێ لەبارەی هەڵبژاردننی سەرۆکایەتی داهات و سەرۆک کۆمار و بە کاندیدێک یان ڕکابەرێکی بەهێزی ئەزانێ بەڵام هێشتا خۆ هەندێک هەنگاوی دیکە ماوە بۆی بتوانێ ئەردۆغان خۆی کاندید بکاتەوە بۆ سەرۆکایەتی کۆمار تەنها لابردنی ئیمام ئۆغڵۆ بەس نییە ئەبێت دەستوریش بگۆڕێ خۆی حازر کردووە بۆ ئەم شتانە ئەردۆغان ئێوار باش ji hemû temaşevanan re ez vekî demildas li agirê vegeriyan niha li we gundekî me
belki telefonu başına kişine. ئاساییە Seri de vay berjim. Ger emser sedema ve binçavkirna İmamoğlu. Yan em ben herişa CHP sedema ve jugor destdatariya AKP şiye jugor Erdoğan şiye. Se sedeme girinkenin seri de vay berjim. Yek Erdoğan dixwaze ki AK Parti dixwaze ki İmamoğlu vek de pişbirke hilbijatina Serokomartiye de İmamoğlu ve Hevreki de derken rakip neve yani yek eve armaş güdüküne düdüğü armaş dikine ki düğüne ve Şafkaniye İstanbul'u beri düsedem hanın oğlu yek gotun de hilbijartına 2023 da CHP ve DEM Parti ittifak kriye ve kendi peymana bajartı şekliye ve tekiliya rexistina terör razi tekil darbiye. Yani armaj dikine ki İmamoğlu tane rüşvet an diven yap Türkiye yolsuzluk ne suçe terörizi babın servi ev şah kanun de kayım tayin bekin Şafkaniye İstanbul'u despedin ser sisevi nönüne demakadreje Erdoğan da hazo armaj dike ki muhalefeti opsiyonizi jigor xud dizayn bike. Seseden evi esas gringenin gerekçeleri de vay beşi. Ya da demakadreje ne tane embejin CHP opsiyona Türkiye embin sendika ve şagirt yani xandevan seride hevşariye DEM Partiye siyasetmedarı Kürt dibin herişo dorpeşa embin destlatariya ittifaka cumhurda ne kan nefes verir. Bunu zanın jardı bevajoa ke benav dest bekirin jardizi kayım tayin kirin jardizi embejin insan tene binçaf kirin armanç evet ki demildes azadi u demokrasiye zati kalsvu du koktal hole rakın. Cibovi av talika ke mezine le çavak ben İmamoğlu binçaf kirin xwakir ki valiye İstanbul'e demildes Bireristan çalaki embin nabara se roja u pen roja da kadaka kir. Le av kadaka kirina vali demildes hela gelva de hela xandevan zanegah da lohole rakir. Seri da xandevan zanegah İstanbul'e hamu ve kembin ڕاستەوە هەڤاڵ سینانەوە ئێستاش وا دووبارە خۆپشاندان دەستی پێکردوێتەوە لە ئیستانبول و دیارە گرژیش کەوتۆتەوانێ من لەبارەی هۆکاری یەکەمەوە ئەوەی باست کرد کە ئەردۆغان ئەوێ ئیمامۆغڵۆ لە پێشبڕکەی هەڵبژاردننی سەرۆکاتی دوور بخاتەوە بەڵام وا خۆ ئیمامۆغڵۆشی وا دوورخستەوانێ هێشتان بە پێی دەستور ئەردۆغان خۆی ناتوانێت خۆی هەڵبژێرێتەوە نابێت دەستوریش بگۆڕێت ئەمە شەکە دەستوریژە گۆڕێت Armanç eve an desturi bugara. Anzi eğer desturi ne kanmadı meclisi de bugara. Praniyeli desturi nakadın meclisi de bugara. Ev çak armanç ki hilbijatına peşvah pek bine. Hem ben hilbijatın asayı da ev 2025 2028 Golan'ı da pek var. Mümkün ki 6 mah sala ki hilbijatını peşte bike, peşvah bike ve şahı eğer hilbijatına peşvah bu Erdoğan dve ya bu feni hukuka dve ama evcadı bu namzet. Tişki dizem bejin Erdoğan siyasetmedar ki Türkiye ve normal ne yani. Ev ve şimdi kat diroka khoda nava muhalefet. Yani evanda bike siyasete berde yanzi evi biserkeve. Yani hatta ki siyaseti hatta ki vaken ben dveya bizden vaken evi venda bike yani rakibi khuluhule rakib bir şekilde ki dervay siyaseti bike yanzi evi hilbijatın şunda bike yanzi ihtimal mezene ki vaken ben hilbijatın demokrasi de peşe rojada tekeve taluke. Yani Türkiye tişteki mina ijar tişteki ne diye tişteki acebe
جبوه بانگمج همو جهبه ده از پارتیا دولتم از دکم زخاخ و کولانا دولت زرار بسینه گرک و هشمندی خو و فکر رحمان خو ایدی بگاره به همو محالفتا جاو دێمە سەری وەڵا هەڤاڵ سینان دێمە سەر ئەوەی کە جەهەپ ئەلتەرناتیڤەکانی چییە و ئەگەری هەنگاوێکی دیاریکراو لەگەڵ کووردا هەیە بەڵام باست لە هاوپەیمانی شارەکان کرد ئەوەی ئەردۆغانیان دەوڵەت ناوی ناوە هاوپەیمانیکردنیان بڵێن پەیوەندی لەگەڵ تیرۆر بەڵام خۆ و ئەردۆغانیش لەگەڵ دەم پارتیە خەریکی گفتوگۆیە لەگەڵ ئیمرالیا خەریکی گفتوگۆیە و قەرار بوو لە دوای جەژنیش بڵین دوای نەورۆز دوای جەژنی نەورۆز شاندێکی دەم پارتی شاندەکە ئیمرالی لەگەڵ ئەردۆغانی شاکۆ ببێتەوە ئەمە یانی چی؟ پێواژۆ نابێ پێواژۆی تنە نابارۆکۆ پێواژۆیش تنە یانە زاتەن دەسەڵاتداری ئیتفاقە جمهور نابێ پێواژۆ نابێ پسکرێکا کورد نابێ ئەم مەسەلا کورد چارەسەر بکەن دوێ برا PKK وەک شەکبەردە مەسەلا ئەوە دوێ ji bo wê em dewên pêvajo lê pêvajo nav û nabera wî tuneye pêvajo berdam bike berdam neke ev jî nediyar e çima nediyar e li girêdariya di tiştan e yek girêdariya xwesteriya Rojava ye ew xwesteriya Rojava li Sûriyê da statûya xwe berdam bike îhtimala kir li Kurdistana Bakur Erdogan ew pêvaja bênav li holê rake û ya di çekberdana PKK zî ne diyar e ji bo wê pêvajo bi ser dikeve nakeve têkiliyê Dem Partî û Ak Partiyê dimeşin nemaşin nebeliye Ak Partî armanc dikiye ki Dem Partî û CHP li hev de dur bixe ve dengê Kurda di hilbijartina serokkomartiyê de em bêhniya vegerine ser xwe lê ew daxwaze Erdoğan'a ama realîta siyasetê wisa ne جا من دێمە سەری ڕاستیەکەی لە ڕووی سیاسیەوە کورد چ بڕیارێک هەیە لەم دۆخەیە بەس ئەچمۆ لای کاک مەسعود عەبدولخالق کاک مەسعود سبەینێ بەڕێزۆجەلان پەیامێکی دیاریکراوی هەیە ویستمان هەندێک قسەی لەبارەوە بکەین تۆ پێم بڵێ پێت باشە هەم پەیامەکەی بەڕێزۆجەلان ئەم جارە چی بێ چۆن بێ داوای چی بکە و کوردیش چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێشهاتە و لەگەڵ پرسی گفتوگۆشا بکە ببوورە هەڤاڵ سینان بۆ کاک مەسعود بوو بمبورە فەرموو کاک مەسعود دەبابی لە پەیامەکەی پێشتر تێ بەڵام سبەینێ مەجالێکی باش هەیە ئەوەی لە پەیامەکەی پێشتر نەیگۆ ئەو جارە بیری یەکەمیان بە بسمیلا دەست پێ بکە دووەم داوا لە ئومە متحیدە و هێزی ئاشتی نێودەوڵەتی بکە کە چەکەکان تەسلیمی ئەوان بکرێ طبعا ئەوە معنای زۆر دەگریتەوە زۆریش تەفاسیلی زۆرە و بوعدی دووەلیشی هەیە ئەخیری شتەشکە هەیە ئێمەی کورد ئەگەر لەگەر ئەهلی دین قسە بکەین دەبی زمانمان جیابی لەگەر ئەهلی غەرب جودابی لەگە مارکسیەکان جودابی لەگەر مادەم ئەوانە ئیسلامینە حەقوە بوو هەوە سبەینێ پێویستە لە کۆتاییدا داوایەکی لە تورکیا بکە بێت تەنها ئەمن یەکشتم لە تورکیا دەیە بە پێی شەریعەتی ئیسلامی کێشەی کورد هەڵبکە ئەی سێ کەلیمەیە زۆری ئاەت هەیە لە قورئانی بەڵام سێک جعلناکم شعوبا وقبائلا تەنها ئەوەندەی ئەوە بکە دەرخات و بێختە ناو پەیامەکەی لە بۆ تورکیا زۆر ئیحراجە بی چکە ناکرێت وەکوری ئاەتی قورئانی ڕەتکاتەوە و لەوەشدا بە معنای ئەوەیە کورد شعبە تورک شعبە میلەتانی تر شعبن لە دەستور دەبی جیان بکاتەوە کە جێشی کردەوە ڕاستی کورد بەس لە دەستوری تورکیا جێی ببتەوە ئەو کاتی دەردەکەوی کە قەبارەی کورد لە تورکیا چەند گەورەیە ڕەنگە قسەچی دەکەم هیچ عنسوری نیمە هیچ لەو شتانە دوورم بەڵام ئەو کاتی ڕەنگە تورک ببتە ئەقەلیەت کەواتە پەیامەکەی سبەینەی بەڕێز ئۆجەلان حەق وایە وەکو پەیامەکەی پێشتر نەبی ئەو خاڵانەی گوتمان تێیداوی باشە باش کورد لەبارەی پرۆسەکەەوە چۆن مامەڵە بکە ئێستا لە بینی دوو پرسایە پرسێک کە پەیوەندی بە دیموکراسیەوە هەیە و ڕۆحی پەیامەکەی ئۆجەلانیش ڕاستیەکەی پەیوەندی بە خودی دیموکراسیەوە هەبوو بیرمانە ڕستەیەکی دیاریکراوی تیا بوو سەدەی دووەمی کۆماری تورکیا بە تاجی دیموکراسی لەسەر بنێ ئێستا شتێک کراوە دوورە لە با بڵێن
پێودانگە دیموکراسیەکان لەم نێوەندەیە چی بکە؟ وڵا دەزانی ئەوەی بەڕێز ئۆجەلان ڕەنگە لە زیندانە فەرقی هەیە لەوەی کە قسەیەک لە قەندیل دەکرێت و ئەوە هەردووشیان فەرقی هەیە لەوەی کە لە ناو تورکیا دەکرێت. ئەوەی گرنگە ئێستا ئەوەیە کە کورد لە تورکیا خۆ ئامادە بکە لە بۆ قۆناغەچی نوێ هاتە پێش ئەو زەختە زۆرەی بەتەنها لەسەر کورد بوو هەتا ئێستا چ لە ڕووی عسکەری چ لە ڕووی سیاسی حتا لە ڕووی قانونی و دادگا لێرە بەولاوە خەفیفتر دەبی بەڵام دەبی تێبگا ئەو خەفیفە هەتاهتایە نییە ئەوە دەبی ئاگای لێبی ئەو یعنی حەول و تەقەلایەکی زۆر بدا جەهاپە نەکەوی لەوەی نەترسێ داخۆ خەڵکە ڕەخنەی لێ دەگری دەرێت جەهاپە مووقفی بەرامبەر کورد خراپە و لە تاریخدا دژ بە کوردمێنە ڕاستە بەس ئەوە ئەمە لە عێراق و لەو شوێنانە ئەزمونمان هەیە دەبی هەردوو لە دووبارەی دەکەمەوە کورد دەبی هەم بەرەیەکی ڕاستەقینە و نووسرا و لەگە جەهاپە و لەگە خەڵکە دیموکراسیەکان بکاو لە ئەساسی دیموکراسی و لەو لایەش دەست بە ئاشتێکەوە بگری ئەوەشی ئەوەش ینی یەکیان نەفی نەکە زۆر پێم خۆشەوەی لە کاکەوە بپرسی کە ئەو مەوزوعات ئەوها دەکەنیان نە باش وەڵاوەستا باسی ڕێڵ پۆلەتیکی کرد هەڤاڵ سینان سیاسەتی واقعی کورد لێ نێوەندەیە چۆن مامەڵاکە چۆن سیاسەتەکە لە نێوان دەستگرتن بە گفتوگویەکی دیاریکراو کە دەستی پێکردووە بە ڕێزۆجەلان پەیامێکی یاوە و سبەینش پەیامی دووەمەیە و لەگەڵ ئەم با بڵێن هەنگاوانەی ئەردۆغان کە ڕاستیەکەی هیچ پەیوەندیەکی بە دیموکراسیەوە نییە دیموکراسیەک کە ڕۆحیەتی ویستەکانی بە ڕێزۆجەلان و پەیامەکەی بە ڕێزۆجەلانە gelek spas dikim malava ez ahirtina me dîtinê me bi navê Partî Komünîst Kurdistanê ez vekilê dem partî me lê Partî Komünîst Kurdistan de tên ڕوونە peyama bi rêz Öcalan li hêlek de ji bo mezê giring e me daxwaniya xwe da zavek bi navê KKP me got çekberdan yani banga bi rêz Öcalan ki PKK çekberde xwe tasfiye bike ew biryara wan e em rêzdarin şek berdidin eki dest bi şekkirin kanun biryara şeka bidin ki berde problem tune düdüğü kanete meveke eğer PKK şek berde banga Öcalan guhuda şek berde edi top mesela Kurdistan'ı bir vekiri de hambeza devlet edaya devlete hatan irodugot ki devlet o hükümeti ittifaka cumhur لسر ما باندورا چکان هيا امنکان گاوه و دموکراتیک باوشن اکرم کن دوین همه شکا بردن پاکه برد دبیجه هونزی پلانسازیه که بدن بر را گشتی لپاکه را بیجن لگل را بیجن که بایا چکینا بردان ام جبو چاره سرکرنا مثلا کرد پلانسازیه ما یک دو سه چار اوه حتی نه دیل حکومت دیل دولت ده خطشتک ناتیه دیار کرن او probleme de haşemede vak doya psikreke çeleke acab vana re xuseriya rojava de penen xuseriya rojava eğer statu vak mina şekl şemala ka federal hükümeti Kürdistan berdam bike le Bakur belki her tişti bikadinin nakadinin peyvaju bikadinin evhin ne diyara jibo ve mesele demokrasi giringe mesele azadi giringe demokrasi li Türkiye beyaz ve her zede Kurdin li Suda bisinin li hunme çeter zanın ki demokrasi çıkas beyaz ve mesela Kurd döveniye ve otomatik çaresernak İngiltere kem zede ve devlet akı demokratik bu ne usta li psikreka ben İrlanda'ya Bakur 120 sala berdavam kır. Li Türkiye demokrasi geç bu gele giringen pişkiri dedini ama demokrasi beyaz bu mesela Kurd çareser bu ne mesela bunun vurun. باش بەڕێز سینان بۆ لە مەودووە باسی دیموکراسیمان کرد وتیشمان یعنی بەشێکی گرنگە ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی گرنگە لە چارەسەری پرسی کورد وە بۆ وا دەرکەوت ڕاستیەکەی بۆ جەهەپەش گرنگە جەهەپە لەمە تێگە ئێستا تێگەیش لەوەی کاتێک کە کورد باسی دیموکراسیەکە بۆ تورکیا مەبەستی چییە؟ Soranya mı kime? Tıkanış duvara bugün bak. باش
ئێستا جەهەپە تێگەیشت کە دیموکراسی چەند گرنگە بۆ تورکیا کاتێک ئۆجەلان باسی دیموکراسیەکە مەبەستی چییە؟ جەهەپە دوای ئەم هەنگاوەی ئەردۆغان بەرامبەر ئیمامۆغڵو تێگەیشت لەوەی کورد مەبەستی چییە کاتێ باسی دیموکراسیەکە؟ باشە سەرێدا تشکی دەبێژم پەیاما برێز ئۆجەلاندا ئەم سەرێدا تەدەدۆن شەک بەردان ئەم پێشیا دموکراسی veke پێشیا سیاسەتە سیویل veke ئەم بێن بەگەرن سیاسەتە سیویل ئەمنا گرنگن لێ داخواست کە ئەم وەک فەدەراسیۆن ناخوازن ئەم ئۆتۆنۆمی ناخوازن ئەم کولتورالیست ناخوازن ئەم وایی تەواوی ناون مثلا کورد ئیلان کی مثلا ستاتویە شکل شمالی جدایە ئەم فەدەرال ئەم خوسەری ئەو جدایە لێ مثلا کورد بێ ستاتوێ شارە سەرنەوە وایی بێژم یا دو جهته دمر درجه دبیجه که مثلا کرد هاده پسکرکا کرد هاده باشه او گرینگ نابلی دکیه بروی ام به همو اقتدار همو دستلاتاریه همو سروک وزیران سروک کومارا نابلی کنن گوتو پسکرکا کرد ها پسکرکا حتی اردوغان گفت مثلا کردستان هست مجلسی دا گفت ای گفتن کردستان تنها گفت جاهلون شما نزانن کردستان تنها لی جهته دبی ام بین مجلسی داخوازا دم پارتیز اوه امزی وردنرن برای مثلا کرد کردستان به هر آلایی به کور و فره به مجلسه دور دا بین خاش کرن کاد نمیر بدرخان داد شیخ عبدالله نهر ده حتی ایرو او مثلا کرد بردوام دکسه دو هفته ساله که چیه؟ چنه نه اوسا اوه شتو چاره سر بوه که مجلس جوازا چه ده بلکه مجلس تنه بیجه که ام محفظ زمان دادن اوزی باشه لی برای بین خاش کرن دویلی دا peşkiriya em peşkiriya dedin CHP'nin mesele bine meclisi ya da le tersa me heye şık emanin ve kemen guman emanin partiye hamu sistemi Türkiye ki mesela Kürt Kürdistan'ı لسر تعلقات دقيقين لسر مترسية دقيقين هبون نبون دولت لسر مثلا كرد كردستان دخولن دور دازی شک و گمانم ماهی وای بیش. باش سپاس دەکەمە ڤاڵسینان دێمە وڵات بۆ یەک پرسیاری دیکە گەر دەرفەتما بەڵام کاک مەسعود عەبدولخالق هەڤاڵسینان وتی ئەردۆغان سیاسیەکە کە با بڵێن ئەچێتە ناو کێبڕکێکی دیاریکراوەوە هەر دەبێ بیباتەوە تۆ پێم بڵێ ئەلەم کێبڕکەیانە ئەیباتەوە پێدەچێت ڕێگەکە دوور و درێژ بێ ئەم جارە ئەگەر جاران بەرامبەر بە کورد بوو بێ و لە ناو دەوڵەتی تورکیای ڕاستیەکەی دامەزراوەیەکی دیاریکراو نەبوو بێ کورد بتوانێت دەستی بۆ ببە پشگیری بکە یان دوزانم لەسەری بکاتەوە نە دادگا لەگەڵ یابوو نە ئەوانەی دیکە نە پەرلەمان ئێستا پرسێکی دیکە نییە ڕاستیەکەی دۆخێکی دیکە نییە خۆیەوەی هەتا ئێستا ئەردۆغان ڕاستە سەرکەوتوو بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پرسی ئەرمینیا و ئازەربێجان لە ناو عێراق لە سووریا ئەوە ڕاستە تا ڕادەیەک بەڵام ئێستا کێشەی زۆر گەورەی لە بۆ زیاد بووە ئەو کاتەی کە سەرکەوتنەکانی بەدەستێنا وەکو ئێستا نەبوو ستا باری ئابووری زۆر تێکچووە لیرە زۆر خراپ تێک ڕووخاوە جل لەسە ئاستی ئیقلیمی وەشی باسم کرد ئیسرائیل زۆر بەهێز بووە و ئیسرائیلیش بەرامبەریتی ڕاستە هەردوو لە ناتۆن هەردوو لە کوڕیەک عائیلەی عالەمینە بەڵام هەنگاوەکان زۆر قرس بووە لەولایە قەزەی کوردیشی حەل نەکرد یعنی وەشی باسم کرد لەگە فەتحوڵا گوڵنی لەگەر هاوڕێیەکانی خۆی لەگە زۆر لایتر لە ناو تورکیا تۆ ڕاستی خەرچی ناو تورکیاش بێزارە و بێزاریەکەش باشترین بەڵگە ئەوەیە کە بە شەو دێن خۆ پیشاندان دەکەن نیشانەی ئەوەیە زەختیان لەسرە دیموکراسی و ئازادیەکە نەمایە بەرەبەرە کاتە خەڵکی تورکیا تا ڕادەیەک لە مستەقبەلیش دەترسێن کە دیکتاتۆرێک بێ و دەستکاری دەستور بکەوە ئەنی ئەوەی بۆ پۆتین کردی وڵای ئەو پرسیار بوو لام کاک مەسعود عەبدولخالق پێشتر ئەگەر دیموکراسیەک هەبوو بێ لە تورکیا و ئەگەر بگونجێناوی بنین دیموکراسی مؤسساتی دامەزراوەیی یعنی میکانیزمێکی دیاریکراو هەبوو لە دیموکراسی بەڵام ڕۆ نەچوو بووە ناو کەلتورە با بڵێن کۆمەڵایەتی و دەوڵەتیەکەوە ئێستا خەڵکی تورکیا دوای ئەمە هەستەکەن کە ڕاستیەکەی ئەم کەمە دیموکراسیەژی تر لە خەتەرا بێ لە مەترسیا بێ خۆی دوو کاتی خۆی ئیتحاد و تەرەقی هەبوو ئەنوەر پاشا هەبوو قسەچی لەسە بوو دەیانگۆ ئەنوەر پاشا
هەموو دام و دەستگاکانی یەخستە ناوی مەجلیسەکە و ناوی نابوو مەجلیسی تەنفیسی مەجلیسی تەنفیسی ئەجاوا ئەو کاتی مهم بۆ ئەو قسە کردوێ ئەڵقە لە دەستی خۆی ئەو قسە ئێستا زۆر دووبارە بوویتەوە بەڵام ئەو کاتی یەکەم جار گوترا ئیتر تورکیا ئەو عوسمانیە گەورەی تێکدا ئەنوەر پاشا هەتا چۆ ناو جەنجی جیهانی یەکەمیش بێ پرسی سوڵتان ئەوەی ئێستای بەڕێز ئەردۆغانیش دەیکە ڕاستیەکەی بەو ئاراستە دەڕواکە دەیەوێ دام و دەستگاکانی تورکیا کە ئەوی نێزیکەی ئەساسی تورکیای لەسەر دروستبووە لێکجێکردنەوەی دەسەڵاتەکان بە تایبەتی دادگای تورکیا زۆر مەشهور بوو کە سربەخۆیە و لەسەروی هەمووە ئەو ڕاستی دەستکاری ئەوەش کرد یعنی ئێستا دەسەڵاتەکانی هەمووی کۆکتەوە لەو مەجلیسەی کە حیزب دەیکا و لە ناو حیزبیش خۆی هەرچیش مخالەفەی بکە پێم وایە ئەو جارە ئەو سەرکەوتنەی کە دەرێن هەردووخان هەردەم سەردەکەی ئەو جارە هەوەنتە نییە ئەو جارە زۆر قورسە لە پێشی باش سپاس دەکەم هەڤاڵ سینان من ئەخیر پرسیار لە ئێوەکەم خۆپیشاندانەکان کاردانەوەکان کاردانەوەی گەلبن هی خەڵک یان کاردانەوە سیاسیەکانیش بێ بە جەهەپە بە دەم پارتی و بەوانەی دیکەش گەورەترە بن باشم نەکرد یانێ جێپە و دەم پارتی باش هەم نێکرد باش کاردانەوەکان خۆپیشاندانەکان لەلایەن گەل زیاترە بن فراوانترە بن و کاردانەوە سیاسیەکانیش هەم لای جەهەپە هەم ئەگەر دەم پارتیش کاردانەوەیکی دیاریکراوی هەبێ زیاترە بن لەمە دووە باشێم نەکرد ببورنە باش جێپە و باسی جەهەپەم بۆ بکە ئەلتەرناتیڤێکی هەیە جەهەپە توانێ هیچ بکە گەلە توانێ هیچ بکە یانێ جێهپە کانە چ بکە جێپە کانە گەلە تشتا بکە ئەگەر جێهپە ئیرۆ لە تورکیە و لە کوردستانê em bêje meclîsê de dibin Anadolu û Kurdistanê eger daxwaz dike ki demokrasî û azadî li bira geş bûye pêş ve here kana serî de dem partî hemû partî opsiyon muhalefet bike li dijî desthilatdariya îtifaqa Cumhur vekem bên têkoşkîneka sivîl û demokratîk li ziqaq û kolana pêk bîne ew derfete îro hatiye bernige CHP hemû em bên li nizika 10 zanîngehê mezin xandevan derketin ziqaqa İstanbulê bi 10,000 ewqa zor û zerdestî û ewqas engel ewqas em bêjin metro hatin girtin otobûs em ne hatin şixulandin car dizî bi 10,000 gel ziqaq û kolanene ve dirojin lê top de bernige CHP de CHP demokrasî û azadî bi rastî biparêze yan CHP bêje ki eger em vegerin ziqaq û kolana devletê zerar bigire devlet ma ava kiriye CHP hînjî xwe xwediyê devletê dûbûne ji bo wê ev demeka dirêje باش بۆ ئەو هەنگاوە هەڤاڵ سینان بۆ ئەو هەنگاوە ئەگەر جەهەپە ئەمە بکە دەم پارتی لەگەڵا بێت ez binavê dem partiyê naafim yek û yek lê qenetê me eger CHP bangê derxe jî hemû partiyê evê re opsiyon re muhalefetê re qenet dikim ki bawer dikim ki dem partî zê evê vê bi erenî lê binire zatê îro ev serokê dem partiyê bi tenişta serokê giştiyê yê CHP birêz Özer ve bi hev re hevpeymandan piştgirî danî li dijî vê siyaseta binçavkirina İmamoğlu bi tundî derketin. ڕاستە هەڤاڵ سینان چێفتورەک پەرلەمانتار لە باکووری کوردستانەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس لەوانەوە لەگەڵ مابووی مەسعود عەبدولخالق سەرۆکی یان خاوەنی امتیازی دامەزراوەی ستاندەرد ئێوەش لە هەولێرەوە لەگەڵ مابوون گەلێک سوپاس بۆ ئێوەش دەست خۆش بە دوعا